نەخۆشی ئێمە باوەڕم پێ بکە زۆر بە ئەدەبە. قەت وەکو نەخۆشی خۆمانم نەبینیوە لە ئەدەبە لە ئەخلاقە. وەڵای یەک دوو کەسم لەگەڵایە دکتۆرن ئەمریکین لەوێ ژیاون. ئەڵێ کاک دکتۆر قەت شتی وام نەبینیوە ئەو تەسەڕوفی نەخۆشانی تۆ لەگەڵ تۆیە. ئەلێم باوکی من ئەم مناڵن نەخۆشی من نییە بی بۆ بەلای کاک دکتۆر چی پێوتی ئەو بڕیاری بۆدا بابیکە. ئەڵێ کاک دکتۆر گیان تۆ بڵێ سەری بڕە. پیاو نەبم نەیکەم. تۆ بڵێ ئەلو شوشەیە بیخەرە خوارەوە. کورە کاک دکتۆر گیان کورە تۆ خۆ کورە کاک دەپرس بە چیەکی خوا بکایە خوا خۆ چۆنی بە باشە زانیە خۆمان تەسلیمی خوا و تۆ لا کورە باوکۆ شیرکە نەڵی خوا و تۆ دە باشە کاک دکتۆر گیان خۆمان تەسلیمی تۆ خوا لا إله إلا الله. باوە گیان خۆ تەسلیمی خواکە منی شەڵاوی کە پێویستی بۆ بۆتەکەم باشە ئەبەس ئیجازەم بە شتەکە بۆ بکەم. نەخۆشی ئەمە ئەو نەبە ئەدەبە هەر ناپرسێ چی بۆ ئەەکەی. باوەڕم پێ بکە سۆ جار بۆ سوحبەت نەخۆش دێت ئەلەم ئەلێ دەنگداینم بۆ چەقۆکە ئەلەم تۆ بینیتە هین چۆن سەر بەرخ چۆن سەرە بڕیاوە خاکە بەڕاستە ئیمەکەی هەر بۆی کە کەسەکە نەترسێەوە و بێتەوە وکۆڵە جۆرێ لە سوحبەتی دێکین لەگەڵ نەخۆشەکەشە بەخوا بەسەر بڕینەکەش ڕاستیە. ئەمە زۆر خۆشە لەگەڵ نەخۆشی خۆتە. وەڵای نەخۆشی ئەوروپیە جارێ شەو لەسەر حاڵتی خوێنۆتۆ ئەی کاک دکتۆر ئەیڵێن ئەگەر دەماری سەوتەکە بڕیچی ئەی لەوانەیە غودەی کالیسیۆمەکەم زەرەر بێنێ دوای تووشی نەقسی کالیسیۆم بم ئەگەر وام لێ هاو ئەی لەوانەیە تووشی نەزیف بم شۆم لەسەر خوێنۆتەوە بەقەت دکتۆرەکە ئازانێ جاکە بەقەت دکتۆرەکە ئازانێ وای لێ نەکردووە کە نەتەوە کولی هەبێ نەخۆی تەسلیم کە دەمەدەمێ و ململانەیە لەگەڵ دکتۆرەکەیە ئەکا وەکو ئەوەی کە ئەم دکتۆرە و دکتۆرەکە نەخۆشە. نەخۆشی ئەمەوە نییە. نەخۆشی ئەمە ئەو نە بەسیقەوە دێ بەلای دکتۆرەکە کامل خۆی تەسلیمەکە. هەموو شتێکی خۆی تەسلیمەکە تەنانەت گیرفانیشی ئاوا واڵاکە. اینجا شتێکەیە لە تۆ با پێوتێ ترایاج. ترایج یعنی لە کاتی ماس دیسترەکشنا بێ یان ماس ترۆمایا بێ ئەلێن کاک دکتۆر گیان پاسی وەرگەڕاوە تەواوی فریاخەن سمارت فریاخەن ئیساکەنە نەخۆشێکی زۆر ڕووی تێکە. سیارە قڵب بۆتەوە 40 کەسی تیا بووە وەختێکە زانی نیوەی شەلوشیتە نیوەی مردووە نیوەی ماوە. ئەو دکتۆری کە ترایاجەکە لەگەڵ نێرسێکە ئەڵێ ئەوە بەرنە عەمەلیات سوغرا ئەوە مردووە زوو دووری خەنەوە لێرە ئەوە زوو فرێ تەواڕی خەن ئەوە بیبن زوو بۆ غەزی بۆ هەڵواستن ئەوە ئەتوانێت چاوەڕێکە با لەوانەیە بێ ئەمە پێوتێت ترایاجە بە دکتۆرێکی زۆر خەبیر بیکە. جا دکتۆرا بێت دایمە خەڵکی بە دواوە بێ بۆی کە یەکسەر ئەمرەکانی جێبەجێ بکەن. بە نەخۆشێکی وتبوو وتوبی ئەوە مردووە دووری خەنەوە با لێرە هین نەبێ خستیان لەسەر نەقالەکە و نەخۆشەکە وتبی دکتۆر جا ماوم تویان بێدەنگ بە تۆ زانیان دکتۆر. ئەما خەڵکی لای خۆمان ئەوە سیقی بە دکتۆرەکەیە ئەلێ تۆ زانیان دکتۆر بەڵام ئەم سیقەیە نابێ بدۆڕێ لەبەرەوەی کە وەڵام سیقەیان پێمە.